یارمەتیدانی یەکتر لەسەر گوناه و تاوان. خی پەروەردگار فەرموویەتی: وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. واتە هاوکاری یەکتر بکەن لەسەر چاکە و پارێزگاری و هاوکاری یەکتر مەکەن لەسەر تاوان و دەستدرێژی. ئیثم بریتیە لەو کارەی خاوەنەکەی بەهۆیەوە شایستەی سزای خی پەروەردگارە. و عودوان بریتیە لە دەستدرێژی کردن و لە سنوور دەرچوون، لە قسەکردن یان لە کردەوەکان یان لە حاڵەت و بارودۆخ. دەستدرێژی وتەیی و دەستدرێژی کردداری و دەستدرێژی دەرونی. هەندێک جار مرۆڤ بۆ خۆی لە بری کیلۆیەک 2 کیلۆ بۆ خۆی دەکێشێت و بە زیادەوە دەیبات. ئەمە پێی دەوترێت دەستدرێژی کردن، چونکە تۆ دەبێت تەنها حەقی خۆت ببیت، بەڵام کاتێک بە زیادەوە بردێت ئەو کات دەبێت بە دەستدرێژی کردن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی: لە دوای من جۆرە کەسانێک پەیدا دەبن، هەر کەسێک بچێتە لایەن و درۆکانیان بەڕاست دابنێت و یارمەتیان بدا لەسەر زوڵم مستەم، ئەوە ئەو کەسە لە من نییە و منیش لەو نیم و نایەتە لای من لەسەر حەوزی کەوسەر. و هەر کەسێک نەچێتە لایەن و هاوکاریان نەکات لەسەر زوڵم مستەم و درۆکانیان بەڕاست دانەنێت، ئەوە ئەو کەسە لە منەوە و منیش لەوم و دێتە لای من لەسەر حەوزی کەوسەر. نابێت کەسی مسلمان ئیقرار لەسەر گوناه و تاوانی خەڵک بکات. بۆ نمونە تۆ هاوڕێیەکت هەیە خاوەن پلە و کارێکە، کاتێک سەردانت کرد وتی ئاوا و ئاوام کردووە و کارەکەی ستەمی تێدا بوو، تۆش سرت بۆ دەلەخاند و ستایشت دەکرد، ئەوە ئاگادار بە تۆش لەو ستەم و تاوانی ئەو ئەنجامی داوا بەشداریت. وتراوە هەر کەسێک ئامادەی تاوان نەبێت بەڵام پێی ڕازی بێت و ئیقراری لەسەر بکات، ئەوە ئەویش لە تاوانەکە بەشدارە. مەبە بە ڕێنشاندەری تاوان و گوناه. ئەو کەسانی ڕێنمووی خەڵک دەکەن بۆ ئەنجامدانی گوناه و تاوان، سزا و تاوانیان زۆر قورسترە لە بکەری تاوانەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی: هەر کەسێک بانگەوازی بکا بۆ گومڕایی، ئەوە گوناه و تاوانی بۆ دەنووسرێت بە وێنەی گوناه و تاوانی ئەو کەسەی شوێنی کەوتووە، بێ ئەوەی لە پاداشتی تاوانی هیچیان کەم ببێتەوە. کەسی تاوانبار عیبدار مەکە بە تاوانەکەی. کاتێک لە هەموو شوێنێک باسی گوناهبارێک دەکەی، ئەوە بزانە غیبەتت کردووە، و ئەگەر بە تاوانەکەی ڕازی بیت، ئەوە بەشداری تاوانەکەت کردووە، و ئەگەر پێی عیبدار بکەیت، ئەوە تۆش تووشی ئەو تاوانە دەبیت و تۆڵەت لێ دەسەندرێتەوە. کاتێک هاوڕێیەکت گوناهێکی کرد، تۆش پاڵپشتیت کرد و هانتدا بۆ ئەنجامدانی، ئەوە لەم تاوانە لەگەڵ ئەو هاوبەش و شەریکی بەهۆیەوە شایستەی سزای دۆزەخ دەبی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی: بەندە قسەیەک دەکات لە ڕەزامەندی خی پەروەردگار، زۆر گەورەش نییە بەلایەوە. خی پەروەردگار بەهۆیەوە چەندین پلە بەرزی دەکاتەوە. و هەروەها بەندەیەک قسەیەک دەکات کە خی پەروەردگار پێی تووڕە دەبێ، بەلاشیەوە زۆر گەورە نییە، دەیباتە ناو دۆزەخەوە. ئەبی سعیدی خودری ڕەزای خۆی لەبێ فەرموویەتی: پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی: ئەگەر ئەهلی ئاسمان و ئەهلی زەوی بەشدار بن لە ڕشتنی خوێنی باوەڕدارێک، ئەوە خی پەروەردگار هەمویان دەخاتە ناو ئاگر. خۆت بە گەورە مەزانە بەرامبەر بە کەسی گوناهبار، واتە لە خۆت ئەمین مەبە و سەرسامی خۆت مەبە. ئەگەر خوا تۆ نەپارێزێت، ئەوە بە ئاسانی تووشی تاوان دەبیت. پێغەمبەران و پیاوچاکان خوا پاراستونی لە گوناه و تاوان. بۆ نمونە خی پەروەردگار دەربارەی پێغەمبەری یوسف عەلەیهی سەلام فەرموویەتی: قال رب السجن أحب إلي مما يدعونني إليه وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين. واتە پەروەردگارم، من زیندانم لەلا خۆشەویسترا لەوەی کە ئەوان بانگم بۆ دەکەن. خۆ ئەگەر لە فێڵ و تەڵەکی ئەوان ڕزگارم نەکەیت و لە پیلان و نەخشەکانیان دەربازم نەکەیت و لام نەدەیت، لەوانەیە منیش مەیلم بۆ دروست ببێت و ئارەزویان بکەم، پاشان بچمە ڕیزی نەفام و گوناهبارانەوە. و دەربارەی پێغەمبەری ئیبراهیم عەلەیهی سەلام فەرموویەتی: وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام. واتە بیریان بخەرەوە کاتێک ئیبراهیم وتی: ئەی پەروەردگارم، ئەم شارە مەککە بکە بە شارێکی ئارام و ئاسایش، و خۆم و کوڕەکانم بپارێزە و دوور خەرەوە لەوەی بتەکان بپەرستین. بۆیە بە خۆت مەنازە و مەڵێ من هەرگیز تووشی گوناه و تاوان نابم، بەڵکو دەبێت داوای یارمەتی لە خوا بکەیت و لەگەڵ خۆ پاراستنت لە خوا بپارێەوە کە لە گەشت گوناه و تاوانێک بتپارێزێت. کاتێک هاوڕێیەکت گوناهێک دەکات، پێویستە بڵێی: خوا لێت خۆش بێت، خوایە من لەم تاوانە بپارێزە کە تووشی ئەو بووە،
و داوای تەوبەکردن و پارێزگاری بۆ براکەشت بکە، نەک بچی لە لای خەڵک باسی بکەیت و ئابڕووی بەری. باشەتی ئومەت لە فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپەیە. هەر کاتێک خەڵکی وازیان لە فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە هێنا، ئەو کات ئەم باشیەتیان لە دەست دەدەن. خوای پەروەردگار فەرموویەتی: كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. واتە ئێوە مسلمانان باشترین گەلێک بوون بۆ خەڵکی هێنرابێتە دی، فەرمان دەدەن بە چاکە و جڵەوگیری دەکەن لە خراپە و بڕوادەهێنن بەخوا. و ئەگەر ئێمە فەرمان بە چاکە نەکەین و نەهی لە خراپە نەکەین، ئەو کات خراپە دەبێت بە چاکە و چاکە دەبێت بە خراپە. نوعمانی کوڕی بەشیر ڕەزای خوای لێبێ فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: نمونەی ئەو کەسەی نەهی لە خراپە دەکات و ئەو کەسەی خراپە ئەنجام دەدات، وەک نمونەی کەسانێک وایە لەسەر پشتی کەشتێک بن و هەڵبژاردن بکەن، هەندێکیان بچنە بەشی سەرەوەی کەشتێکە و هەندێکیان بچنە بەشی خوارەوەی. ئەوانی خوارەوە کاتێک بیان ویست بە ئاو لە دەریاکە دەربێنن، بە بەردەم ئەوانی بەشی سەرەوەی کەشتێکە تێدەپەڕین، وتیان باشە بۆ کەشتێکە هەر لە لای خۆمان کون نەکەین، بۆ ئەوەی بەشی خۆمان ئاو دەربهێنین و ئەوانی سەر و خۆمان ئەزیێت نەدەین. ئەگەر ئەوانی سەرەوە واز لەوانی خوارەوە بێن و دەستیان نەگرن لە کونکردنی کەشتێکە، ئەوە هەمویان بەیەکەوە بە هیلاک دەچن، و ئەگەر دەستیان بگرن و نەهێڵن ئەو کارە بکەن، ئەوە هەمویان ڕزگار دەبن. چیرۆکێکی کاریگەر دەربارەی مەترسی یارمەتیدانی یەکتر لەسەر ستەم و تاوان. بانکخوازێک دەگێڕێتەوە و دەڵێت: گەنجێکی دەوڵەمەند دەناسم نیەتی هاوسەرگیری هەبوو. ئافرەتێکی زۆر جوانی هەڵبژارد، بەڵام ئەم ئافرەتە لەناو خێزان و کۆمەڵگەیەکی دیندار پەروەردە ببوو. ئەم گەنجە تەنها مەبەستی جوانی ئەم کچە بوو، نەک دینەکەی، و نەخشەیەکی کێشا بۆ دروخستنەوەی ئەم کچە لە دینداری و خۆپارێزی. کاتێک مارەی کرد و گواستیەوە، بینی ئافرەتێکی زۆر ئیماندار و ڕاستگۆیە، تێکەڵی لەگەڵ پیاوانی نامەحرەم ڕەت دەکردەوە. ڕازی نەبوو لەگەڵ مێردەکەی بچێ بۆ بازار و کافتریاکان، و ڕازی نەبوو لەگەڵ هاوڕەکانی مێردەکەی دامنیشێت، و مارەیەکەی گەلێک زۆر بوو. دایکی کوڕەکە پیلانێکی بۆ خێزانی کوڕەکەدانا بۆ ئەوەی دەست لە مارەیەکی هەڵگرێت و پاشان تەلاقی بدەن. پیلانەکەش ئەوە بوو کە ئەم دایکە بەردەوام دەهات سوکایەتی بەم ئافرەتە دیندار و بەڕەوشتە دەکرد و ئەزیەتی دەدا و ستەمی لێ دەکرد. ئەم ئافرەتە دیندارە بەرگەی ئەم ئەزیەت و ستەمەی نەگرت و داوای لە مێردەکەی کرد تەلاقی بدات و دەست لە مارەیەکی هەڵدەگرێت. پیاوەکە ئەوەی دەویست و ڕاستە و خۆ تەلاقیدا. پاشان ئەم پیاوە ئافرەتێکی خراپی بۆ خۆی مارە کرد و گواستیەوە. لە دوای گواستنەوە ئەم پیاوە هەر کاتێک کێشەیەکی بۆ دروست ببوایە بە دایکی دەوت ڕزگارمان بکە، وەک چۆن ڕزگارت کردین لە مارەی ئەو ئافرەتی تەلاقماندا. ئەم پیاوە خانوویەکی هەبوو لە شوێنێکی گەشتیاری، ڕۆژێکیان بڕیاریاندا بچن بۆ لای ئەم خانووە بە مەبەستی گەشتکردن. خۆی و خێزانە تازەکەی و دایک و باوکی بەڕێکەوتن. گەنجەکە خۆی سیارەکەی لێ دەخوڕی و خێزانە تازەکەی لە تەنیش خۆی دانابوو و دایک و باوکی لە پشت خۆیانەوە دانابوون. لە ناکاو لە بیابان تووشی ڕووداوێکی هاتوو چۆی زۆر سامناک بوون. گەنجەکە و دایکی ڕاستەوخۆ مردن و گیانیان لە دەستە. ئەمێ ئەنجامی ستەمکردن و یارمەتیدانی یەکتر لەسەر ستەم و تاوان. زیان و شوێنەوەرە خراپەکانی یارمەتیدانی یەکتر لەسەر گوناه و تاوان. یارمەتیدانی یەکتر لەسەر گوناه و تاوان هۆکاری تێکچوونی کۆمەڵگایە و بەهۆیەوە دەرگاکانی خراپی دەکرێنەوە و دەرگاکانی چاکەدا دەخرێن و بەڵگەی لەسەر خراپی خاوەنەکەی و هۆکاری دەست بەسەرداگرتنی مافی خەڵکە. لەسەر گوناه و تاوان یارمەتی هیچ کەسێک مەدە، تۆ لەسەر حەق بە بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا لە لۆمەی لۆمەکاران مەترسە. خوشک و برا بەڕازەکانم، یارمەتیدانی یەکتر لەسەر گوناه و تاوان ڕەوشتێکی زۆر خراپ و زەمکراوە. ئەم ڕەوشتە زەمکراوە گوناهی کەسانی تر دەخاتە سەر ئەستەی تۆ و تۆ وەکو بکەری تاوانەکە گوناهبار دەبی، چونکە تۆ سەرت بۆی لە قاند و قەڵەمەکەت پێدا بۆ ئەوەی ستەمی پێ بکات. هەرگیز ڕازی مەبە بە پێنووسەکەت واژوویەکی ستەمکارانی پێ بکرێ و یەکاتێک لەناو کۆمەڵگادا کەسانێکی بە ئاگا و دڵسۆز و بوێرهێن، ئەم کۆمەڵگایە بەرەو پێش دەچێت. نەفست ڕابێنە، مجاملە بۆ هیچ کەسێک نەکات لە ئەنجامدانی گوناه و تاوان و یارمەتیدانی هیچ تاوانبارێک و هیچ ستەمکارێک مەکە. هەر کەسێک یارمەتی ستەمکارێک بدات، خوا بەسەری زاڵ دەکات کە ئەمە گەورەترین سزای خوایە لە دنیا بۆ ئەو کەسە.